وڵە بێگومان جێبەجێکردنیان پرۆژەیە بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی لە ماوەیەکی کەمدا بۆ مەودایەکی دوور و درێژ دەتوانێت کاریگەری زۆری لە سەرپرسی ئاوە سامانی ئاو ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان هەبێت لەگەڵ بەڕێبەری پرۆژەی فریاگوزاری گەیاندنی خێرای ئاو بۆ شاری هەولێر قسە دەکەم میوانەکەم بەڕێز هێمن نەزیفە زۆر بەخێر بێ سپاس کە لەگەڵ کوردستان 24 دیارەکە چاڕوانێکی زۆر لەم پرۆژەیە هەیە کە لە ماوەیەکی کەمدا بتوانێت جێبەجێ بکرێت و کێشەی کەم ئاوی لە هەولێر چارەسەر بکات ئەم بابەتە چۆنە؟ لەسەر داوای پێداویستی خەڵکی هەولێر و نەبوونی ئاو و کێشەی ئاو حکوومەتی هەرێم هەسا بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە. ئەو پرۆژەش پرۆژە استراتیزیە، پرۆژەیەکی زۆر گەورەیە، توانای دابینکردنی بڕێکی زۆر ئاوی هەیە. ئەو بڕە ئاوە بە هەموو ستاندەرێت لە ملیۆنێکونی و پێداویستی ملیۆنێکونی و زیاتر لە خەڵکی هەولێر دابین دەکات و یەک لە ئەهمیەکانی ئەو پرۆژەش گەیشتە زۆربەی گەڕەکانی هەولێر، یعنی دەتوانین بڵێن لە 100 مەتری و بە دەرەوە تەواوی هەولێر تەختیە دەکات. بۆ گەڕەکە نوێیەکانی هەولێریش دەبێت ئەوانی کە تازە هەر هەموو گەڕەکە نوێیەکان و زۆر شوێن هەیە ئەسڵەن هەر گەڕەش تێدا دروست نەکراوە شەبەکەی بۆ ڕاکێشراوە، یعنی وەکو جەنابی سەرۆکوەزیران گوتنی حسابی 30 ساڵی پاشتر کراوە. بێجگەلەوەش یەک لە مهمەکانی ئەو پرۆژەیە ئەوەیە کە لەلایەن کۆمپانیایەکی خۆمانی هێمن گروپ کە کۆمپانیایکی خاوەن ئەزموونە و ئەزممویشی وا دیار دەخە کە لە ئیشەکانی زۆر سریع بە ماوەیەکی زۆر میسالی وعدیدایە تەواوی بکە و ئینشاڵڵا تەواویشی دەکا، یعنی بۆ مەوسمی دادە ئینشاڵڵا کێشەی ئاوی لە هەولێر بە هیچ نوعێک هاوینی داهاتوو کێشەی ئەو لە هەولێر نابێت. وەڵاهی ئینشاڵڵا ناوێ. باشە دەستان بە جێبەجێکردنی پرۆژەکە کردووە ئێستا دوایەوەی کە بەردی بناغی بۆ دادەنرێت ئەکرێت بە وردەکاریەوە بڵێن کەم پرۆژەیە چۆن دەست بەکارەکانی دەکات. زۆر جارە من تێکەڵ بە پرۆژەکانی ئیفراز دەکرێت، بەڵام ئەگەر بەڕێزت ئاماژە بە ئەم پرۆژەیە بکەیت کە جیاوازی لەگەڵەوان چییە؟ پرۆژەکانی ئیفراز باڵێن ئەوانە سێ پرۆژە لە لای گوندی ئیفرازن، گوندێکەش ناوی ئیفرازە، پرۆژەی ئیفرازی 1 و 2 و 3. ئەو پرۆژەیە جیاوازە لە خوارترا لە نزیک گوندێکە ناوی کەورگۆسکە. ئەو پرۆژەیە توانای زۆر زیاترە لە هەر سێ ئیفرازەکە و ینی بە تەواوی جارێک و نیو نزیکەی 2 جار هەنچی پرۆژەکانە، ینی با بڵێن هەنچی ئەگەر بە دەقیقی بڵێن لە جارێک و نیو زیاترە. ئەوان بە هەمویان 13,000 متر مکعب لە سعاتێکە، ئەویان 20,000 متر مکعب لە سعاتێکە. بە کۆی ڕۆژانە 480,000 متر مکعب لە سعاتێک، کەواتە یعنی لە ئیفرازی 1 و 2 و 3 زیاترە و 7,000 متر مکعبیشی لەسرە. یعنی ئەویش بەو پرۆژە و بە ئیفرازی 1 و 2 و 3 تەواوی هەولێر تەختیە دەکرێت هەر زۆر زیاتر. یعنی هەولێر ئەگەر هەمووی لەوانێ ملیۆنەکونی و خەڵک لەناو شاری هەولێر دابنیشی ئەو پرۆژەیە بە دوان 2 ملیۆن و ڕوبعێ شتێ زیاتر نزیکەی 2 هێندەی ئەوەی کە ئێستا ئاوی خواردنی پاک بۆ ماڵانی دابینی دەکات. بەڵام ئەم ئاوا لە زەی گەورەوە ڕادەکێشرێت، چۆن دێتە ئەوێ چەند کۆگا تایبەت کراوە بۆڕیەکان تا چەندە جێی متمانن بۆی کە بتوانێت ئیشی لەسەر ئەو پرۆژەیە جیاواز لە پرۆژەکانی تر بە کواڵیتیشی زۆر بەرز. هەر جێمان لێ دەبێت بۆری ئیفراسی هەموو ڕۆژ دەشتێ و ئەو بۆڕیا بۆڕێکی زۆر قایم و مەتینە. معدنێکە کاربۆنستینی پێ دەڵێن سومکەکەی 16 ملیمە، ینی هەر زۆر مقاومە. حکایەتی شکانی بۆڕی ئەوە ئینشاڵڵا بە هیچ نوعێک نامێنێ و بۆڕیەکە تیرەی 1600 ملیمە، دوو بۆڕی 1600 ملیمە مترێک و 6 سانتیم ئاو دێنتە ناو شار لە شوێنە محەتەیە کە ئاوە پێدەن وەرگری ئاو لەوێ لە گوندی کەورگۆسک ئاوەکە وەردەگیرێ ئاوە خاوەکە، دوای لە محەتەیەک وێزگەی پاڵاوتنی ئاو بە چەند پرۆسەیەک ئەو ئاوە خاوێن دەکرێتەوە بەکارهێنانی مەوادی کیمیایی وەکو شەب، کلۆر، تا ئامادە دەبێ بۆ بەکارهێنانی بەشەری. پاشەوی بە مەزمەع مزەخێشکە دەفع دەکرێت دەنێردرێ بۆ ئەمباری کۆکردنەوەی ئاو. ئەمبارەکەش لە 4 ئەمبار پێک دێ بە تێکڕای قەبارەی 100,000 متر سێجا. وەکو سەرۆکی حکوومەت ئەمڕۆ لە گوتارەکەی ئاماژی بەوە کرد کە ئەوەی کە کۆمپانیا بیانەکان نایانتوانی کۆمپانیایەکی ناوخۆیی توانێت جێبەجێ بکات، ئەمە هەموو بەدەستی کاری ناوخۆیی و کۆمپانیای ناوخۆیی جێبەجێ دەکرێت ئەم پرۆژەیە؟ بەڵێ کۆمپانیەکە هەموو کادیرەکانی ناوخۆی بڵێ خەڵکی تکەشی لەگەڵا خەبیری وڵاتانی مثل تورکیا و عێراقی و لە زۆر ئیستعانەی بە هەموو کەسێک کردووە بەڕاستی بۆ سەریعکردن لە پرۆژەکە ئیستعانەی بە خۆبەرا و ڕاوێژکاران و خەڵکێکی زانا و شارەزا کردیا بۆ دەرپەڕاندنی ئیشەکە و بە زووتر تەواوکردنی.
باشە جگە لە دابینکردنی ئاو بۆ ماڵان و ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیانی هەولێر ئەمە نزیکەی 100 بیردا دەخرێت ئەمە کاریگەری زۆر لەوە دەکات کە بۆ پاراستنی سامانی ئاوی ژێرزەوی تا چەندە بە گرنگی کار لەسەرم پرۆژانە کراوە ئەوە لەوانە بڵێم 1000 بیر 100 بیر نییە چکە ینی بەرنامە وایە هەر هەموو بیرەکاندا هەولێر و دەوروبەری لە هەولێر لەوانەیە ئێستا 1400 بیر هەبی ینی بەرنامە وایە ئینشاڵڵ هەر هەمووی لا دەخەین ئەو بڕ ئاوین تاز دەکرێت بەش دەکا و زیادەشە یعنی بەس ئەو بیران وەکو احتیاط دەمینێنەوە لەوە ڕۆژی مەسەلەن تنگانە عمومەن ینی 100 بیر نییە زۆر زۆر زیاترە کەواتە ئەو بیرانەدا دەخرێن و مەش کاریگەری دەکاتە سەر کۆبوونەوەی ئاوی ژێرزەوی پاراستنی و سامانە و هەروەها ئەوەی کە بەڕێز تاماژەی پێ دەکەی پرۆژە بۆ داهاتووی ئەم بابەتە چییە تا چەندە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە ئیتر بە تەواوەتی کێشەی ئاوی هەولێر لە ڕێگەیم پرۆژەوە چارەسەر بکەێت پێویست بە پرۆژەی دیکە نەکات بەڵێ هەر استراتیژی حکوومەت وایە استراتیژیەکە با بڵێن دەستگرتن بە ئاوی ژێرزەوی و سەرفکردنی ئاوی بەسەن ئیسفادەکردن ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی ئەوها حساب دەکرێت ئاوێکە بەردەستی خۆمانە هەر زمانی ویستمان دەدێنێت بەس ئاوی سەرزەوی ڕووبارێکە دەڕوە ئەوەندە ئیسفادەمان لێکرد ئیمەیە ئەویتر چەند کیلۆمەترێک و لە حدودمان دەردەچێت چەند ئیسفادە لەو ئاوە بکەن ئەو ئیسفادەی لەمە چەندیش دەست بە ئاوی ژێرزەوی بگرین ئەوە دەمینێت بۆ خۆمان و بۆ نەوەی داهاتوو. بەڵێ زۆر سپاس بەڕێز هێمن نەزیف بەڕێبەری پرۆژەی فریاگوزاری گەیاندنی خێرای ئاو بۆ شاری هەولێر کە لە سودۆ لێرە لەگەڵ سپاس.